ڕێزان ئەم کاتتان باش ئەمڕۆ لە هەفتەی دووەمدا وانەی یەکەممان تایبەتە دوو بەشە. وانەی یەکەم لە دوو بەش سەرەکی پێکرێ بە کورتی بارودۆخی تورکیا لە دوای ساڵانی شەڕی یەکەمی جیهانی بە کورتی باسەکەین. دوای دێین باس لە بابەتی دۆمانەکەن هەر لەو وانەی یەکەمەدا شەڕی سەربەخۆی تورکەکان. ئێستا دێین باس لە بارودۆخی تورکیاکەین لە دوای شەڕی یەکەمی جیهانی. تاوان پێویستمان بەگەڕانەوە یەکەیە لە بۆ سەروبەندی شەڕی یەکەمی جیهانی کە دەوڵەتی تورکیا ئەو کاتی وەکو ئیمپراتۆرێتی عوسمانی بەشداری شەڕی یەکەمی جیهانی کرد و ئەم خەریتەیەکی ئێستا دەبینین ئەوە یانم نەخشەیە ئەوە شەڕی گالیپۆلیە کە دەوڵەتانی ئەو کاتێ هاوپەیمانی شەڕی یەکەمی جیهانی فەڕەنسی، بەریتانی، ئوسترالی و ئیتاڵیەکان بەشداری ئەو شەڕەیان کرد لە ساڵی 1915. بەڵام لێدا تورکەکان سەرکەوتن. بۆ ئەم بیری ناهاتوانێک لەو شەڕارە گەورانەی کە کرا لە دەریای سپی ناوەڕاست، لە دەریای ئیجا و لە کەرووی دەردەنی کە پێڵێن گالیپۆلی کە منتقەکە و بەتایبەتی و ناوچەی کە ئێستا لێرە دەبینن پێڵێن چانەکاڵا. بەلاتینی کات خۆی سەردەمی بێزەنتیەکانە تەواان ئەو ناوە ی سەردەمی بێزەنتیەکانە گالیپۆلی یعنی بەڵام چانەکاڵا ئەوە ئی با بڵێن تورکەکانە ناوەکەی عوسمانیەکان. تەوان لە شەڕی یەکەمی جیهانی تورکیا بەس لەو شەڕەیدا سەرکەوتنەکی گەورەی بەدەستچینە و لە بەرژەوەندی دەوڵەتی عوسمانی ئەو شەڕە یەکلایی بۆوە. طبعاً پێشتریش لە سەردەمی شەڕی یەکەمی لە ساڵی 1915 کو باسمان کرد شەڕی چانەکاڵا لە ساڵی 1916 دەوڵەتانی هاوپەیمانان ئەو کاتی کە بوون رووسەکان و فەڕەنسیەکان و بەریتانی و ئەمانە بەتایبەتی هەرسێکیان هاتن خاکەکانی عوسمانیان دابەش کرد لە نێوان خۆیاندا کە پێی دەڵێن ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ. ئەنیان گۆش خوێندیتەوە بەتایبەتی لە هەموو قۆناغەکانی خوێندن هەر لە سەرەتایی دوای سەرەتایی و دواتریش لە زانکۆ ئەو بابەتە زۆر دووبارەیە ئەمە زۆری لەسەر ڕاناوەستین. بەڵام وەکو دەڵێن لە شوێنێکە هاوپەیمانان بەزین لە شوێنی تردا لە ساڵی 1915 هاتن لەسەر مێزەکانی گفتوگۆکانی خۆیاندا نەخشەی دەوڵەتی عوسمانیان هێنی کە کێشرا بوو هێنایان خاکەکانیان لە نێوان وڵات خۆیاندا دابەش کرد. ئەمە بە کورتی بەڵام ئێستا دێین ئەو خاکەی کە لە بۆ تورکیا مابەوە تەواان نەخشەی دەوڵەتی تورکیا لە سەروبەندی هاتنی کۆتایی شەڕی یەکەمی جیهانی سیر بکەن ئەوەندە مابووکە ئێستا هەیە. ئێستامەکە نەخشەی تورکیا دەبینین ئەوەیە کە ئێستا لە بەرچاوتانە ئەمە نەخشەی دەوڵەتی تورکیایە. طبعاً بە عوسمانی نووسرایە ئاخیر و ئۆخرەکانی دەوڵەتی عوسمانی کە ئەو نەخشەیە بڵاوکرایتەوە. طبعاً کە شەڕی یەکەمی جیهانی کۆتایی هات پێکهێنانی حکومەت بە سەرۆکایەتی ئەحمەد تۆفیق پاشا بوو. بەڵام لێرەدا ئیتیحادیەکان سوور بوون لەسەرەوەی کە حکومەتەکان بە سەرۆکایەتی ئەحمەد عەزەت پاشا بەردەوام بێ. طبعاً ئەو حکومەتەکە پێکات لە 11/11/1918 بەردەوام بووە تاوەکو 3/3/1919. لە چاری 3/1919 فەرید پاشا بوو بە سەرۆکوەزیران. تەوان پێیانە گۆ فەرید داماتیش یان حکومەتی دامات فەرید پاشانی حکومەتی زاوە چکە زاوای سوڵتانی عوسمانی بوو لەبەر پێیان دەگۆ دامات بە تورکی بە عوسمانیش یانی هەر زاوە. بۆ ماوەی با بڵێن ئەوەی کە سەرۆکوەزیران بوو حکومەتی پێکهێنا و لە هەمان کاتیشدا کە هەموو زاوای سوڵتان بوو و لە هەمان کاتیشدا ئەندامێکی باڵای پارتی ئازادی و ئیتیلاف بوو. ئەوانە پێیانە گوتن لیبراڵەکان. یانی ئیتر لە دوای ساڵێک یعنی با بڵێن لە 3/3/1920 فەرید پاشا وازی هێنانی خۆی پێشکەش بە حکومەتی عوسمانی کرد بە سوڵتانی عوسمانی کرد. تەمان دوو حکومەتی کە دەست بەکار بوون دوایوی لە دوای 3/3/1920
حکومەتێک بە سەرۆکایەتی عەلی ڕیزا پاشا، حکومەتێکیش بە سەرۆکایەتی ساڵح خولوسی پاشا. لێرەدا بارودۆخەکە جیاواز بوو طبعاً لە پێشەڕە یەکەمی جیهانی، هەرچەندە حکومەتەکانی ئیستانبول یعنی هێزە نیشتیمانیەکانی تورکیان دەچەوساندەوە کە ناویان لە خۆ نابوو. دواتر کە دەرکەوتن ئەوانە گروپی زۆرن لەژێر ئاڵای پشکنەری نۆیەمی دەوڵەتی عوسمانی و سوپای عوسمانی مستەفا کەمال یەکیان گرت بە ناوی حکومەتی ئەنقەرە. ئەوانە بەپێی ئەو تێڕوانی ئەو کاتی کە ئەوانە دەچەوسێنرانەوە، بەڵام دواتر ئەو هێزە نیشتیمانیانە هات وەکو باسم کرد پەیوەندیان لەگەڵ ئەنادۆڵ کرێدا. ئەنادۆڵانی اعتیبار بوو لە چی ئەو کاتی؟ اعتیبار بوو لە مستەفا کەمال پاشا، یان ئەوەی کەوان ئەو کاتی پێیان دەگۆ و هەروەها دواتر کە بۆ ئەتاتورک، یعنی ئەتاتورک دوای ساڵی 1934 ئەو ناوی بەسەردا هەڵێ بەڕسمی طبعاً. پارتی ئازادی و ئیتیلاف کە پارتی بنەماڵەی دەسەڵاتداری ئەو کاتی عوسمانی بوو، یعنی بنەماڵەی سوڵتان، ئەوە زاڵ بوو بەسەر بارودۆخەکەیدا. و لەو سەروبەندیدا پارتی ئیتیحاد و تەرەقی خۆی ڕۆشاندەوە و کە پارتی ئیتیحاد و تەرەقی خۆی ڕۆشاندەوە، پارتی نوێی پارتچکە دروست بوو بە ناوی پارتی تەجەدودی فرقاسی، ینی پارتی نوێی تەجەدود فرقاسە، ینی کۆمەڵەی نوێ یان کۆمەڵەی نوێگەری یان کۆمەڵەی نوێ خواست و تا کۆتایی ئەوان دامەزرا و حزبێکیش دروست بوو بە ناوی پارتی گەلی عوسمانی لیبراڵ، ئەوە فەتحی ئۆکیا دامەزرا. یعنی ئەگەر سیر بکەین دوای هەڵۆشانە حکومەتی فەرید داماد پاشا دوو حکومەت پێک دێن، اینجا لەو سەروبەندیدا پارتی ئازادی و ئیتیلاف کە وەکو شێوەک لە شێوەکان قەدەغە کرابیان هەڵۆشێنراویتەوە یاخود با بڵێن هەڵپەسێردراوی لە ساڵی 1913ەوە بڕستی لێبڕابوو لەلایەن ئیتیحادیەکانەوە، کەچی سەرۆنەماڵەی دەوڵەت سەرۆنەماڵەی ئالی عوسمانیشەوە بوو. لێرەدا ئەو دوو حکومەتە پێکهاتن و زائیدەن دوو پارت هاتنەوە پێش، پارتی ئازادی و ئیتیلاف و پارتی ئیتیحاد و تەرەقی خۆی بە چ ڕاگەیان؟ خۆی بە هەڵۆشانەوە ڕاگەیان، یعنی هەڵۆشانەوەکی کە ڕاگەیان زائیتر دوای دوو پارت کە دروست بوون وەکو باسمان کرد، پارتی نوێ و پارتی گەلی عوسمانی لیبراڵ. لەو کاتی بارودۆخێک لە ئارادا بوو وەکو باسمان کرد، بارودۆخەکە ئەوە کە ئیتیحادیەکان دادگایی کران و لە پۆستەکانیان دوورخراوە و هۆکاری ئەوەی کە بەشداریان کردێ لە کوشتاری ئەرمەن و ئەزێدانی دیلەکان و ئەمانە و سەد ئەندامیان لەوانە ڕاگیران واتە تەوقیف کران لە ڕووی یاساییەوە کە تا لێکۆڵینەوەکان تەواو بن نابێت شوێنی نیشتەجێبوونەوەیان بەجێبهێڵێن. لە ئایاری 1990 پارتی نوێگەری قەدەغە کرا، دوای ئەو ماوەی کە کەم بوو دامەزرا بوو، ئیتر لە دەوڵەتی عوسمانی لە دوای شەڕی یەکەمی جیهانی یەکەم هەڵبژاردن کرا لە ساڵی 1990. تەمان پارتێک دروست بوو ئەو کاتی پێیانگۆ پارتی نیشتیمانی یان پارتی دڵسۆزانی نیشتیمانی. ئەو پارتە کە لە هەڵبژاردنە پەرلەمانیەکەی بە تەواوی مسۆگەر کردواتە کورسەکانی پەرلەمانی دەوڵەتی عوسمانی کە لە ئاخر و ئاخریدا بوو مسۆگەر کرد و ئەو پارتە خەسڵەتە چی هەبوو کە زیای کردەوە لە پارتەکانی تر، هەستا هات میساقی نیشتیمانی عوسمانیەکان تورکەکان عەفوەن کە لە ئەنادۆڵ دەریان کردبوو بە سەرۆکایەتی مستەفا کەمال لە مانگی یەکی ساڵی 1920 ئەویان پەسەند کرد. طبعاً میساقی نیشتیمانی بۆ زانیاریتان چی تێدا بوو؟ مەخاڵەکانی بە بەرنامەوەکەی زۆرە، بەڵام ئەمە لە چەند خاڵێکی بە کورتی باسک. یەکەم ئەو خاکانەی میساقی نیشتیمانی ئەم خاڵانەی تێدا بوو. یەکەم ئەو خاکانی کە بە تەواوی عوسمانی و ئیسلامین کە بەلای ئاین و کە تەمان بە ئاین هەر موسڵمانیشن و ئامانج و ڕەگەزیان ئەوانە ڕەگەزیشان تورکە یاخود ئامانجیان
لەگەڵەوەی تورکیایدا دێتەوە لەگەڵ دەوڵەت عوسمانی ئەوانە دابەش ناکرێن. خاڵی دووەم ڕفراندۆمی چارەنووسی یان چارەنووسساز و چارەنووسی ئەو ویلایەتانە یەکلای دەکاتەوە کە لە نێوان ساڵانی 1970 و 1976 تاوەکو 1970 لە ژێردەستی ڕووسەکاندا بوون وەکو ویلایەتەکانی باتۆم، قارس، ئەردەهام. سێ بە ڕفراندۆم چارەنووسی ڕۆژئاوای تراکیا یەکلایی دەکرێتەوە. تراکیا بەدەستیان ئەو ناوچەیە کە ئێستا لەسەر خەریتە دیارە ئەم ناوچەیە بەڕێزان کە یۆنانیەکان داگیریان کردەوە و دەبێت ئاسایشی ئیستانبول و دەریای مەرمەرە پارێزراو بێتن و تەنگەکان وەکردنەوەیان بەڕووی بازرگانی. خاڵی چوارەم ئەمەیە دەبێت ئاسایشی ئیستانبول دەریای مەرمەرە پارێزراو بێتن و تەنگەکان وەکردنەوەیان بەڕووی بازرگانی و گفتوگۆ کراوە دەبێت لەگەڵ وڵاتانی گرنگپێدەر. بەستەن ئەو ناوچەیە کە ئەو ئیستانبول و ئەوانە دەبێت پارێزراو بن و نابێ داگیر بکرێن. مەبەستیان ئەوە بچکە دوایە کە لە ئایاری ساڵی 1920 پێشترش تەمان هێزی هاوپەیمانان دابەزی و بەڵام دوایە لە ئایاری 1920 بە تا ئیستانبولە کێتە بندستی هێزی هاوپەیمانەکان بە تایبەتی بەریتانیەکان کە دوایی دێن باسەکەیان و دەریای مەرمەرە و مەبەستی ئێرەیە و هەروەها ئەوانە دەبێت پارێزراوی دەریای مەرمەرە ئیستانبول و تەنگەکان و گفتوگۆش کراوە دەبێت لەگەڵ وڵاتانی مەبەستیان هاوپەیمانان وڵاتانی گرنگی پێدەر بۆ یەکلایکردنەوەی کێشەی ئەو ناوچانە. پێنجەم مافی کەمینەکان پارێزراو دەبێت بە پێی ئەو پەیماننامانەی کە لە نێوان دەوڵەتانی هاوپەیمان و ئەوروپی بۆرکراوە. مەسەڵەن کە سەرنجی خەڵک ڕابکێشن لەوەی کە ئەوان حەق و حقوقی هەموو کەسەکەدەن و تایبەتی ئەو گەلانی کە لە بەردەستیتان کە بە پەیمانی سێبەر دەوڵەتی تورکیا ملزەم کرابوو یان دەوڵەت عوسمانی کە مافی ئۆتۆنۆمیش بدات هەتا سەربەخۆی لە بۆ گەلانی کە لە ژێردەستنیەک لەوانە مەسەڵەن کورد. شەشەم دەبێت گەرانتی سەربەخۆی ئابووری بدرێت و دارایی و دادوەری و طبعاً بۆ دەبێت ئەوان گوت دەبێت گەرانتی سەربەخۆیی ئەو خاڵ شەشەم ئەوەیە دەبێت گەرانتی سەربەخۆیی و ئابووری و دارایی و دادوەری بۆ ئیمپراتۆریەت بدرێت. مەبەستان دەوڵەتی عوسمانی بوو طبعاً بەبێ هیچ کۆت و بەندێکی یاسایی و سیاسی وەگەڕانەوە بۆ سیستەمی ئیمتیازات بە تەواوی ڕەتکراوەتەوە. یعنی مەبەستیان ئەوە بوو کە دەبێت سەربەخۆیی سەروەری تاو لە بۆ دەوڵەتی عوسمانی بگەڕێتەوە. ئەمە یەک. دوو دەبێتن سیستەمی ئیمتیازات کە پێشتر دەوڵەتانی ئەوروپی لە سەدەی 15 و 16 ئەوانە پێشتریش ڤینیسیەکان لە سەدەی 14 هەم ئیتاڵەکان دواتر هەموو ئەوانەکە ئیمتیازاتانە هەیە ڕەتەکرێتەوە. چکە لۆ کاتی خۆی لە دەوڵەت عوسمانی ئەو ئیمتیازاتانە چ بوو؟ مەسەڵەن شتومەکە ئەگەر 105 گومرگ بایە 140 گومرگ بە ئەوان 105 یاندا ئەو بەنای ئیمتیازات یانی ئەوانش لە پاڵەوەی ئەگەر دەوڵەت عوسمانی بە تایبەتی لە لای ڕووسەکان ئەن هەرێزێکی دەرەچی هێرشی کرابە سەرەی ئەوە بەریتانیەکان بە دەرەجەیەک ئایان پاراست اینجا دەوڵەتەکانی ترش لە بۆیە ئەوان یەک حتایەک لە هۆکارەکانی شەڕی یەکەمی جیهانیمە لە ساڵی ڕابردوو باسمان کرد کە دەوڵەت عوسمانی بەشداری شەڕی یەکەمی جیهانی کرد لە دژی ئەو سیستەمی ئیمتیازاتە بوو کە دەوڵەتەکەی دارزاند بوو. هەم دەوڵەتانی ئەوروپی قەرزیان پێدا هەم دەوڵەتانی ئەوروپیش داهاتن شتومەکی خۆیان کەلوپەلی خۆیان بەرهەمەکانی پشتسازی و خاندینا لە دەوڵەت عوسمانی بە نرخەچی کەم داخلی گومرجی دەوڵەت عوسمانی کرد و بە نرخەچی کەمیش بە نرخەچی زۆر گرانیش بە خەڵکیانە فرۆشتەوە. ئەوە وای کرد بوو کە دەوڵەتەکە دابڕزێتن لە بەردەم قەیرانی داراییدا. لە ماوەی ساڵانی 1970 لە تشرینی 1970 تاوەکو تشرینی 1990 ئەو کۆنگرەکانی سێواس و ئەرزۆڕۆم بەستران و لەو کۆنگرەوە ئەوانەدا 63 گروپ لایەن و حزب لەو دوو کۆنگرەیەدا یەخران و وەفدێکیان تەمان ئەوانە نار هەتا لە بۆ کۆنگرەی ئاشتیش تورکەکان ئەوانەی ئەناتۆڵ بوون بێ لە حکوومەتی عوسمانی ینی لە کۆنگرەی پاریس ئاشتی کە لە کۆشتی ڤێرسای لە دەرەوەی پاریسە بەسترا
عوسمانیەکان بە دوو وەفد بەشداری بوون تورکەکان، یەک دەوڵەت عوسمانی کە ئەم ئیمپراتۆریەتەوە بەشداری شەڕی یەکەمی جیهانی کرد بۆ دۆڕا بوو و ئەگەر بەستی مۆدۆڕ و سیمۆر کرد بوو وە لە هەمان کاتیشدا با بڵین تورکەکان کە لە حکوومەتیان قەران پێکی نابوو ئەوانیش وەفدیان ناردبوو لەوە کۆنگرەی پاریس واتە لەوێ دەیانی دوو ڕێی جیاوازە بوو من زۆر زار لە ناوە ما بیتە هەڵڵایەک و ئەوە کە لە وڵا کاکە مەسەڵەن بنە ماڵی بەدرخانەکان داوای سەر بەخۆیانە کرد بنە ماڵی مەسەڵەن نەهری و ئەوانش داوای ئۆتۆنۆمیانە کرد تەماشا کە دەوڵەتی عوسمانی لێرەدا ئەوان داوای بەخشینی ئۆتۆنۆمی و سەربەخۆی لە بۆ گەلانیانە کردوە دواتر سەلماندیان و تورکەکان کە لەوێ بوون دژی ئەوەی بوون کەوا کورد و وەنەتەوەکانی دیکان دەوڵەت عوسمانی وەخاکەندا هەر نەکەرەوە هەر نەک مافیام درێ بەڵکو هەر دابەش بکرێ وەزائیدەن خاکەکانی ناوەڕاستی ئاسیەوە و ویلایەتانی کە لە باکووری ئەفریقیا وەکو مصر و تونس و لیبیا ئەوانە لەدەستدا بوو ئەویشیان بدرێتەوە ئەمە ینی زۆر جار لە ڕووی خوێندنەوەی مێژوو و باسکردنی مێژوو زوو هەڵەچین و زوو خەمدانەگری و زوو تووشی ڕەشببینی و ئەوانە بین وەڵکو ئەوانە بە هەردوو شێوەی یەکەچیان ئامادە بوو ئیمپراتۆریەتی عوسمانی بوو دابەش ببێتن تەسلیم ببوو تەوان و ئاگربەستی مۆر کرد بوو و دانی بۆی دانابوو کە دەبی دابەش بکرێت یعنی بە ناڕاستەوخۆ ئەو تەوان پێش کۆنگری ئاشتی پاریس بەڵام تورکە تونڕە و قەومیەکانیان کە خۆیان لە بنژێر باری یان با بڵێن عەبای ئاین و هەست و سۆز و جوڵاندنی خەڵک لە ئاین و گەڕانەوەی خەلافەت و بێزبوونی دەوڵەتی عوسمانی بۆ خەڵکیان لە خۆ کۆکرد بۆ بەڵام لە حەقەتدا دژی ئەوەی بوون کە مافی ئەو گەلوونەتەوانە بدەن کە لەسەر پێشتر خاکی عوسمانی بوون ئەجا لێ ئەمە یعنی لە هەمان کاتیشدا هەردووی ئەو بنە ماڵی یعنی هەم بەدرخانیەکان و هەم نەهریەکان ڕاست بۆ لۆ لەبەرەوەی لە قۆناغی ڕاگوزەری بنەماڵەی نەهریەکان دەیانتوانی ئۆتۆنۆمیەکەی تاوا بکەن و لەسەر بەخۆیەکەی تەسلیمی بنەماڵی بەدرخانیەکان بکەن هەردووچیان پێکەوە لۆ فترەی سربەخۆیی کە کوردستانی مەرکەزی ئەکرایە ئەو کاتی بە پێی پەیمانی سیڤەر هەردوو چەند تەرەقی بکەن یان با بڵێن بەرز ببنەوە خواستەکانیان بەرزی بکەنەوە لە بۆ سربەخۆی و بپێ ئەو پەیمانی سیڤەر مادە 64 سربەخۆیان لە بۆ دابین کرابواتە وەکو خیتاەکی قانونی دەولی وە نێو دەوڵەتی ئەوە دانراب یعنی ئەمە زۆر جار لەناو کووردا ئەوە بە بەلایەنێکی زۆر نێگەتیڤ تۆمارکرا لە حەقەتدا ئەوە زۆر ئەرێنی بووە یعنی ئەمە ئەرێنی بووە و بەڕێی منەوە یەک بۆ لەو سیاسەتە پراگماتیکیانەی کەەوە ئەو کاتی گرتیانە بەرەگەر بەڵام دەرفەتەکانیان قۆزبە و ڕێزەکانی خوانی خستبایە ئەو کاتی کوردستان داهاتووی باشە بەڵام لە پێشکەوتنەکان لە تورکیا با بڵێن لە دوای شەڕی یەکەمی جیهانی زۆر پەرەسەندنی نوێ هاتەکایەوە لە ئایاری ساڵی 1990 داگیرکردنی ئیزمیر طبعا دۆزبوو لەلایەن یۆنانیەکان لێرەدا دەوڵەتانی پەیمانە بیریانەوەی کرد کە ئەستەمبۆڵ بگرن لۆچکە ئەگەر یۆنانیەکان ئیزمیریان ئەستەمبۆڵیان گربا ئەوە ئیمپراتۆرێتی بێزەنتیان زیندوە کردەوە طبعا ئەو خەونەیان هەبوو بۆ پێشترش لە شۆڕشی سەربەخۆیی یۆنانیەکان ئەو خەونەیان هەبوو تەمام بزان ئەوانە لێرەدا لە هەرمان کاتیشدا ئاینیان یەکە و مەسیحیشن ئەمە زۆر جار فکرەکەی نۆ دەوڵەتانی کە دیکەش لەبەر مەسلەی ئاین نە مەسلەکە هەم شوێنگەی ئەستەمبۆڵ بوو و هەم دەسەڵاتی ئەو ئیمپراتۆرێتە گەورانە بۆ کوبەریتانیەوەوانە نانەویست ئیمپراتۆرێتێکی مێژووی دروست بیتەوە لە کاتێکدا بێزەنتیەکان هەم کە ڕۆمانەکانی ڕۆژەڵات بوون ئەوانە بەریتانیان بورگەکانی بەریتانیا و بەریتانیان هەتا خوار باشووری ئەسکۆتلەندا بۆ ماوەی 4 سەدە داگیر کردبوو یعنی وەکو لەمان کاتدا تۆڵەیەک لە یۆنانیەکان لە نەگەڕان بێن ئیستەمبۆڵ داگیر بکەن بەڵکو خۆیان چونە ناو ئیستەمبۆڵ و 50,000 سەربازی هاوپەیمانیان داخل کرد و 30,000 بەریتانیش داخل بوو باڵێن لەگەڵ ئەو 50,000ی لەوانە 30,000 بەریتانی بوو و طبعا جا لەوێدا لە زانکۆکانی لە زانکۆکە پیانە بەو کاتی دارالفنون زانکۆ ئیستەمبۆڵی ئێستا
ئەوە ناڕزاییکی زۆر پێدا بوو لەلایەن مامۆستایان و خوێندکارانەوە و بارودۆخی ژیانی شەو کاتی لە ڕووی ئابووریەوە زۆر قورس بوو یعنی تقریبی 1800 لە سەدا یعنی با بڵین ژیان سەختتر بوو بە تایبەتی لە شوبای ساڵ 1990 و لە نێوان ساڵانی 1970 تاکو 1970 تقریبی ئەگە ساڵێک پێشتری وەربگرین لە 1400 یعنی با بڵین بۆ 14 جار لە پێش شەڕی یەکەمی جیهانی ژیان قورستر ببوو لە تورکیا یان با بڵێن لەوە کە ئەستەمبۆڵ و ناوچەکانی ئەنادۆڵ کەما بوونەوە لۆ گوتماشە نمونە باسکەین ئەن 1970 ئەگەر پێشتر لە پێش شەڕی یەکەمی جیهانی ئەگەر نانێک بە 1 لیرە ببیتن یان بە 1 قوڕش ببیتن بۆ 14 قوڕش یعنی ئەو کات 14 قوڕش یان شتێک تقریبا ئەیکردە نزیکەی 1 پاوندی بەریتانی لە دواتر تقریبی بۆ لە 1800 لە سەدا یعنی با بڵین نزیکەی 18 جاری واتە نزیکەی 40 لە سەدا جارە چریکە نرخی نان یان نرخی ژیان وە قورسی ژیان بەرز بووە ئەنی زیاتر بوو لە سەریان واتەکە پێشتر نانێک بە 1 قوڕژبی ئەو جارە بووە لە پێش شەڕی یەکەمی جیهانی لە دوای شەڕی یەکەمی پێش کۆتایەت شەڕی یەکەمی جیهانی بە 14 قوڕژ بوو لە 1990 گەیشتە 18 قوڕژ یعنی با بڵین ئەمە ژیانی زۆر لە تورکیا سەخت کرد طبعا ئەو نمونانی کە ژمارەکان مناوە وەکو نانێک بەوەن دەبی یان نانێک بەوە بی ئەو تەمان وەکو نمونێ ینی وەکو بەڵگە یان دقیق ئەوە نییە بەڵام ژیان زۆر سەخت بوو لەبەرەوەی با بڵین نان یان با بڵین گەنم ئەو شتانە زۆر کەم بوو لە تورکیا لۆ بۆی ئەو شەڕێکە ڕووی دابوو گەنمکردن یان داچاندنی گەنم و یان دانەوێڵە ئەوانە زۆر کرد کەم بووەوە شارەکان بە 12 هەرێم لە ناو چوو بوون و زایدەن لەوەشدا لە تورکیادا با بڵین شەرکەوتو بۆ ناو شارەکانش واتە ژیان لە شارەکانش هەر نەک لە ڕووی با بڵێنە ئابووریەوە لە ڕووی وەکو کۆمەڵایەتی شەو زۆر زەحمەت بوو ئیترەوە یعنی وای کردکەوە بارودۆخی تورکیا بەرەو سەختی بڕواتن ئەمە بسەری کێشا لە بەوەی کەوە شەڕ و ئاژاوی ناوەخۆ دروستدات چکە یەک شتێکیە حەزەکەم بیزان کتێبێکێ بە ناوی بۆچی نەتەوان شکست دێنن ساڵی 2012 ئەوە بووە 2014 چاپکرایە عەفوەن دوو پرۆفیسۆریان نووسیان لە زانکۆی هارڤارد و مانە دارۆن ئاسمۆگلۆ و جەیمس ڕۆبینسۆن بە شەرسوەیری وەرەجێڕایە تەوان ئەو سیستەمانی کە چەوسێنەرن و مەرکەزینە مەرکەزی و چەوسێنەرن ئەوانەی کە کاتێک کە تووشی چەوسانەوەکیان ئەگاتە ئاسیترۆپک و هەڵۆشانەوە ئیتر شەڕی ناوەخۆ ململانێ و ئەوانە دروستە بیتن طبعا دوای ئەوەی کە دەوڵەتی عوسمانی گەیشتە ترۆپکی چەوسانەوە تایبەتی لە سەردەمی ئیتیحادی و تەرەقیەکان و سیستەمی مەرکەزیەتی کە زۆر بەهێز کرد ئیتر کە لە شەڕ یەکەمی جیهانی دۆڕا بەرەو هەڵۆشانە و ڕۆوی ئیتر شەڕ و ئاژاوە پەیدا بوو لە ناو دەوڵەتی تورکیا و ئۆمانە کەوای کرد سەری کێشا لەبۆ کە دواتر پێڵێن شەڕی سەربەخۆیی تورکەکان کە دوای دێین بە تەفاسیلی باسی ئەو بابەتەیەکەین دەرسی داهاتوو دەین باس لە شەڕی سەربەخۆی تورکەکانەکەی هەر لە موانەیەدا بەشی دووەمی تایبەتە بە شەڕی سەربەخۆیی تورکەکان دەستان خۆشبی سوپاس بۆ ئامادەبوونتان خۆ بەخێر بێن هەر شاد و سەرفراز و سەرکەوتبوون و بەخوای گەورەتان ئەسپێرم